ئێمە لە سلێمانی 245 دەرچوومان هەبووە ئەو لە هەر حوت زانکۆکەی هەرێمی کوردستانە 663 دەرچوومان هەیە بە نزیکەیی کە ئیدی ژمارێکی ئەوەندەش زۆر نییە بڵێ کە حکوومەت لەوانێت بڵێ نتوانێت ئەو دامەزراندە بخاتە جێخۆی بەڵامیدی ساڵی پارکە دامەزراندن ئەخۆ با بڵێن حکوومەتی عێراق ڕەزامەدینەدا لەسەر وەرگرتنی ئەو پزیشکانی نوێی ساڵی پێشێمە لەسەر داهاتی ناخۆ دامەزران ئێستاش گیرۆگرفتی ئێمە ئەوەیە کە ئیتری لەرە کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانن ئێمە دامەزرێنن لەبەر چی و هۆکارەکەی چی بەڵام ئەگەر بە ژمارە قسەکەی ژمارەمان ئەوەندەش زۆر نییە کە بڵێ ئەهلیەکان ئەتوانن کار بکەن بەپی یاسا ناتوانین ڕاستەخۆ دامەزرین ئەم یاسایەکی حکوومەتی هەرێمی کوردستان متە ئاگدار ئەوەندەی ئاگدارم کە هێشتا وەبزانام هەمواریش نەکراوەتەوە پێویستە پزیشک بەلانی کە ماوەی 6 مانگ لە نەخۆشخانە حکومیەکانە دامەزرا بێت اینجا بتوانێت لە شوێنێکی ئەهلیە کار بکات